لزماوندی پرجۆشی ناڕەزایی و ڕاپەڕینە قەفقەفی زنجیر بپسێنم دەرگای زیندان بشکێنم و تۆڵە لە زۆردار بسێنم توانێ داهاتی وڵات دەست دەست دەسەڵات توانێ داهاتی وڵات دەست دەست دەسەڵات توانێ داهاتی وڵات دوا دەرفەت دەدەینە دەسەڵاتداران و داواکارین ئەم چەند خاڵەمان بۆ جێبەجێ بکەن کە کۆی خاڵەکانی سەرجەم گروپ و ئەنجومەن و ناڕەزایەتیەکانی خەڵکی کوردستانە. یەکەم، پاکردنەوەی لیستی موچەخۆران لە موچەخۆری مشەخۆر و بندیوار. دووهەم، شەفافکردنی داهات و خەرجی دۆسیەکانی نەوت و گومرک و داهاتی ناوخۆ. سێهەم، بە دوورگرتنی موچە و بژێوی هاوڵاتیان لە ململانەی حیزبی و کەسیەکان و دابەشکردنی موچەی مانگانە لە کاتی خۆیدا. هاوکات پێویستە میکانیزمێکی شیاو بۆ گێڕانەوەی موچە دزرا و پاشەکەت کراوەکان بگێڕێتەوە. چوارهەم، سربەخۆی تەواوی دادگاکان و سەروەربوونی سەروەری یاسا و دەسەڵاتی یاسا. پێنجەم، دامەزراندنی سەرجەم وانە بێژ و خۆبەخشان و گرێبەستەکانی کەرتی گشتی. شەشەم، دەسەڵات واز لە دروستکردنی قەیرانی ساختە بهێنێت، چارەسەری قەیرانە کەڵەبوەکان و بژێوی هاوڵاتیان بکرێت. حوتەم، بە نیشتیمان و دامەزراندنی کەسی پێشمەرگەی قارەمان و دوورخستنەوەی لە ململانەی حیزبی و جیاکردنەوەی پێشمەرگەی ڕاستەقینە لە پاسەوانی باخ و ڤێلای بەرپرسەکان و بارەگا حیزبیەکان. لە کۆتاییدا پێویستە ئەو هێزانەی لە ڕابردوو ئێستادا باسی تاڵانکردنی داهاتی سەرزەوی و ژێرزەوی هەرێمی کوردستانیان دەکرد هاو دەنگ بن بۆ جێبەجێکردنی داواکانمان. هاوکات بە دەسەڵاتدارانی هەرێم دەڵێین ئەمە دوجارە داواکاری دێنینە شەقام. لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکارەکانمان جۆری خەبات و داواکارەکانمان دەگۆڕین، چونکە ئەگەر حکومەتێک نەتوانێ ئەم داواکاریانە جێبەجێ بکە پێویستە دەست لە کار بکشێتەوە، پێویستە متمانەی لێوەربگیرێتەوە. حکومەتی تەکنۆکراتی ڕزباری نیشتیمانی بەبێ بەشداری هێز و کەسایە دڵ و شکست خواردووی کوردستان ڕابگەێنرێت. پێتانەڵێین تووڕەبوونی خوددا لەگەڵ تووڕەبوونی خەڵکدایە. کارێ مەکەن کۆشکەکانتان ببێتە شوێنی گۆڕستانتان. دەسەڵاتیان کۆتایی هات لاشە و تەرمی بۆ گەنیان فرێ درایە زبڵدا